الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و بەرەکاتوه. بینەران و بیسەرانی عزیز، فەرمون گەشتێکی نوێی هەواڵە سیاسەکانتان پێشکەش دەکەین. بەهۆی بڕیارێکی حکوومەتی عێراق سەبارەت بە قەدەغەکردنی ئاوردەکردنی هێلکە، نرخی هێلکە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو ڕووی لە بەرزبوونەوە کردووە. ڕاستەوخۆ دەچینە لای ڕاستی حەمامین، پەیامنێری پەیام و زانیاری زیاتر وەردەگرین. ڕاستی ئەگەر زانیاریمان پێ بدەیت سەبارەت بە گرانبوونی نرخی هێلکە لە ئێستادا لە بازاڕەکانی هەرێمی کوردستان هۆیەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ کاکدانا سڵاو لە ئێوە و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارۆکو بەڕێستان باسان کرد نرخی هێلکە لە چەند ڕۆژی ڕابردوودا بە شێوەیەکی ناسایی بەرز بۆتەوە. بە جۆرێک جاران ئەگەر نرخی تەبەقی هێلکە بە 3000 بوو بێت تا 3500 نرخی جێگیری بەردەوام لە 3000 بۆ لە بینی 3000 بۆ 3500 یاری کردووە. بەڵام ئێستاکە گەشتۆتە 5000 بۆ 5500 و ئەمەش دیارە بەهۆی بڕیارێکی حکوومەتی عێراقەوەیە کە بڕیاری قەدەغەکردنی هاوردەی هێلکەی کردووە. لێرە هێلکە ئێستاکە بەجۆر جۆرەکان لە بازاڕە کەم بۆتەوە. ئەم کەم بوونەوەی کردووە خواستە سەری زۆر بێت. هێلکەی لە بەرەوەیەکی کە لە پێویستەکانی ڕۆژانەی هاوڵاتیان و هاوڵاتیان باس لەوە کە لەگەڵ چەند هاوڵاتیەکان قسەم کرد کە هێلکە یەکێکە لە پێداویستەکانی مرۆڤ ناکرێ وازی لێبێنێت. لەبەر ئەوە هەرچەندە گرانش بێن ناچارم بیکڕن. من لەگەڵ فرۆشیارێکی هێلکە قسە دەکەم زانم لای ئەوان هێلکە چییە و نرخەکەی چەندێ بەرز بۆتەوە و ئایا هاوڵاتیان هەر بەردەوام دەکرێن سڵاو لێبێ باسی وەکی کە نرخی هێلکە چەندێ بەرز بۆتەوە و هۆکاری بەرزبوونەوەکەی چییە؟ بەڵێ بەپێی بڕیارێکی حکوومەتی ناوەندی عێراقی کە هاتنی هێلکە لە دەرەوەی عێراق و ناو خۆی عێراق قەدەغە کراوە، کاریگەرێکی گەورەی دروست کردووە بۆتە هۆی کەمکردنەوەی هێلکە و پێداویستی هاوڵاتیان بەپێی پێویست پڕ نەکاتەوانێ، چونکە خواردنێکی ڕۆژانی هاوڵاتیانە و بۆ زۆر شوێن بۆ ڕێستۆرانەکان بۆ زۆر شوێن خواردرگەکانی کە بەکارهێت لە ڕۆژانی پێشەوە ئەم بڕیارە دەرچێت تەبەقی هێلکە بە 3000 بۆ 3500 ئەفرۆشرا. ئێستا لە 5000 ئەمڕۆ ئەفرۆشێت. چەند ڕۆژی ڕابردوو بە 5000 زیاتریش ئەفرۆشەوە، دەستیش ناکەوت. تەسیراتی گەورەی کردووە لەسەر نرخی هێلکە بەرز بۆتەوە و ڕێژەیەکی بەرچاوی شوردوێتەوە. ئایا هەر خواست لەسەری هەیە؟ بەڵێ خواست لەسەریە، چونکە پێداویستێکی ڕۆژانی خەڵکە. زۆر سپاس دەکەم. من دیارە من قسەم لەگەڵ بەڕێز وەسفی خەلیل ئەندامی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی کرد. ئەو باسی لەوە کرد کە کۆی بڕیارەکە هۆکاری گرانبوونی نرخی هێلکە پەیوەستە بە ئەو بڕیاری حکوومەتی عێراقەوە کە قەدەغەی هاوردەی هێلکە و کۆمەڵی بەرهەمی گۆشتی دیکەی کردووە. من پرسیارەوەم لێ کرد کە بۆچی تەنها هێلکە بەرز بۆتەوە لە چاو بەرهەمە گۆشتەکانەوە. باسی لەوە کرد کە لە ئێستادا تەنها بڕیاری قەدەغەکردنی هاوردەی هێلکە جێبەجێ کراوە بۆ هۆیەوەیە کە نرخی هێلکە بۆ شێوە بەرز بۆتەوە. ئەو باسی لەوەش کە ئەگەر بێت و بڕیارەکە بۆ بەرهەمە گۆشتەکانیش پەسەند بکرێت و بڕاتە بابەتی جێبەجێکردنەوە، ئەوە ئەگەری ئەوە شەیە کە بەو شێوەیە کە نرخی هێلکە بەرز بۆتەوە بە هەمان شێوە نرخی بەرهەمە گۆشتەکانیش بەرز بێتەوە کۆی ئەو بەرهەمانی کە قەدەغە کراوە. هەروەها من ئەمەوێ بە ئاماژە بۆش بکەم کە لەگەڵ ئەم دۆخی کە ئێستاکە هێلکە تێکەوتووە لە بازاڕەکاندا جۆرێک لە هێلکە دەنگووی بڵاوبوونی جۆرێک لە هێلکە هەیە کە بەسەر چووە و خراپ بووە و کەوتۆتە نێو بازاڕەکانەوە کە دیارە بەهۆی کەمبوونەوەی نرخی بەهای هێلکە لە بازاڕەکاندا و ژمارەی هێلکە لە بازاڕەکاندا ئەم جۆرە بەرهەمانش لە بازاڕەکاندا ساغەکرێتەوە. هاوکات بەشێکی دیکە لە هاوڵاتیان پێیان وایە هۆکار چارەسەری ئەم جۆرە قەیرانانە نەخواردنی هێلکەیە بەوەی کە هەر شتێک گران بوو بۆەوەی کە هەرزان بێتەوە هاوڵاتی ناوێ بیخوات. نەگەڕەمەوە لای بەڕێستان. بەڵێ سپاس بۆ ڕاستی حەمامین، پەیامنێری پەیام لە بازاری شاری سلێمانیەوە.